ئەو حکوومەتەی کە بەرهەمی ڕاپەڕینی 1990 خەڵکی کوردستانە ئەم ساڵ لە ترسی خەڵک ڕێگەی نەدا هاوڵاتیان هاوشێوەی ساڵانی ڕابردوو یادی ڕاپەڕینەکەیان بکەنەوە. لێرە لە ڕانیا لە ڕێوشوێنێکی ئەمنی توندا یادی 25 ساڵی ڕاپەڕین کرایەوە. هێزێکی زۆری ئاسایش و پۆلیس لە شوێنە گشتەکانی قەزاکە بڵاویان پێکرا بوو. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش دەڵێت دەبوو ئێستا خەڵکی کوردستان لە دژی گەندەڵی ڕاپەڕینایە. ئەم خەڵکی کوردستانە ماندوو بووە بەدەست کاربەدەستان و حکومڕانی وڵاتەوە. ئەنا چۆن یادێکی وا گەورە ئەو ئەیتیمامەکەمەی پێدرێ. ئەم یادی ڕاپەڕینە ئەسڵ وایە ئێستا خەڵک ڕاپەڕێ بۆ چی؟ بۆ ئەوەی ئەم گەندەڵیەی کە ساڵاهای ساڵی پێ ئەناڵێنی نەمێنێ. پێشتر ئەندامێکی پەرلەمانی کوردستان بە NRT ڕاگەیاند. هێزی پێشمەرگە و ئەمنی ڕەوانەی ڕانیەکراوە و لە ساڵ ڕۆژی ڕاپەڕینیشدا ڕێگە نەدرا میدیاکان ڕاستەوخۆ ڕووماڵ بکەن. ڕێگری لە کەناڵی NRTش کرا بەرنمەیەکی تایبەت بەیادەکە لە ناو ڕانێدا پێشکەش بکات و لە دووری 15 کیلۆمەتر لە دەرەوەی شار ڕێگەیاندا بەرنمەکە ئەنجام بدرێت. بەڵام بەهۆی شەڕ و ئالۆزی لە نێوان لایەنگرانی حیزبەکاندا بەرنمەکە ڕێگەی نەدرا کە پێشکەش بکرێت. قایمی ڕانیە دەڵێت ئەوەندە ئاسایش و پۆلیسیان هەیە کە بتوانن بارودۆخ کۆنتترۆل بکەن. نم پێچوانێ ئەو ڕایم کە هێت هێسێنرابێ بۆ ڕانیە خۆی ڕانێت ئەوەندە هێزی هەیەیان ئەوەندە پێشمەرگەی لەیەکە لە شوێنی تر پێویستی بەوە هەبێ ئەمە هێزی بۆ بنێرین. ساڵڕۆژی ڕاپەڕینی ساڵی 1991 هاوکاتە لەگەڵ ناڕەزایەتیەکانی بەشێک لە وڵاتیان دژی قەیرانی دارایی و سیاسی کە بەهۆیانەوە تا ئێستا لە چەند ناوچەیەکی هەرێمی کوردستان مانگرتن و بایکۆت بەردەوامە. ئەو بەرپرسانەی کە لە یادی ڕاپەڕین دەترسن و هێزیان لە ناو ڕانێدا جێگیر کردووە هەمانە و بەرپرسانن کە ڕاپەڕین گەیاندونی بەدەسەڵات. گۆران عەبدوڵڵا NRT ڕانیا.